بۆ زیاتر لەبارەی چارەسەر و کاردانەوەکان لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مدیتریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی کردووە. بەڕێز بەهرۆز جعفەر بەخێر بێ. سپاس بۆ ئامادەبوونتان. هۆکاری و هێرشە بەردەوامانە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی سەروەری خاکی عێراقدایە بۆ لاوازی حکوومەتی عێراق دەگەڕێتەوە. لە واقعدا دەرفەتێکی گەورەی هەرێمایەتی جیهانی ئابووری بۆ عێراق هاتۆتە پێشەوە لەم کاتەیە ینی نەود لەم کاتەیە و غازی تەبیعی لەم کاتەیە معجزەیەکی گەورەی خوڵقاندووە لە چوارچێوەی زانستی پەیوەندی نێودەوڵەتیەکاندا. ئەبینی عێراق 9.3% گەشەی ئابووری بەخۆی بینەوە، بەڵام ئابووری ئەڵمانیا 3.7% داکشاوە. ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ عێراق و هەرێمی کوردستان هاتۆتە ئاراوە. ڕەنگە وڵاتانی ناوچەکەیان بە جۆرێک لە جۆرەکان نیانەوە هەرێمی کوردستان و عێراق ئیسفادە لەم دەرفەتە بکات، بەڵام لە ڕووی ئەمنیەوە خەریکە ئابینی دۆخی هەرێمی کوردستان تووشی شەیکینێک تووشی هەزەیەکی ئەمنی ئەبێت. دوێنێ و پێرە لە ناحەی قەرەنجیر لە سنووری ناحەی قەرەنجیر 5 سەربازی عێراقی لە ناو بوقع سەربازەکەی خۆیانە سەر بڕاون دوای 10 سەعات حکوومەتی عێراقی و هێزەکانی و فرقەکەیان و لیواکەیان پێیزانیوە. تورکیاش وهمان شێوە دەستدرێژەکانی نەک بۆ کوردستان بۆ یۆنان و بۆ ڕۆژاوای کوردستانیش زیاد کردو. ئێرانی ژۆکو ئەبینی شەوانە و ڕۆژانە خەریکە وەزعێک دروستە بێت لە سایکۆلۆژیای خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانی عێراق تۆپ بارانکردن و درۆن بارانکردنی هەرێمی کوردستان وەکو شتێکی ئاسایی لێدێ و نۆرمالیزا بێ. لەبەرەوە بە قەناعەتی من ئێمە دەبێت بە دوای پرسیارە جەوهەرەکە بگەڕین. پرسیارە جەوهەرەکە ئایا ئەوەیە کە چەند کەمپێک کەم کە تۆک ئەڵی کەمپ ینی خەڵکی مەدەنیتە بە فعلی منداڵە خوێنەیە لە قوتابخانە بینی جاری پێشوو وێنەکان بوون بە هاشتاگ لەسەر ئاستی سۆشەل میدیایە جیهانەمەی بینی مناڵ بووە بە قوربانی لە کاتی خوێندنەوە ئەوانە ئەمانە کەمپن بە فعلی. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە وەکو باحثێک ئەوەیە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە چه هەرێمی کوردستان چه ئەم گروپانەی کۆمەڵە و زەحمەت کێشان و دیموکراتەکان کە من ئەوەندە جیابوونەتەوە و یەکیان کردوتەوە سەریان لێ دەرناکەم بە تەواوەتی ئەم گروپانەی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە باشووری کوردستانن لێرەن چه حکوومەتی ئێران یا کۆماری ئیسلامی ئێران لێک تێگەشتنێکیان هەبوو و کۆماری ئیسلامی ئێران خۆی ڕازی بوو لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئەم گروپە چەکدارانە لە هەرێمی کوردستان بن. تەنانەت ئیتیفاق هەیە ئەم گروپە چەکدارانەی معارەزەی ئێرانی لە هەرێمی کوردستان بن. بەڵام ئێستا دەڵێ و بارودۆخی ناخۆی ئێران ئەوان هۆکارەکە. بەڵام بۆچی ئێستا لەم کاتەیە بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردووە چەندین جار بارودۆخی ئێران خراپتر لەمە ئێستا شەری قەوماوە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە. بۆچی ئێستا لەم کاتە حکوومەت و کۆماری ئیسلامی ئێران ئەم درۆن بارانکردن و تۆپ بارانکردنی گەیاندۆتە ئاستێکی ئەجگار نائاسایی و ڕەشەی هێرشی زەمینی ئەکات. بە قەناعەتی من حکوومەتی ئێرانی یان کۆماری ئیسلامی ئێران ئۆقرەی لەبەر بڕاوە. ئێمە وەکو باحثین کە ڕۆژانەیە شەوانە پەیوەندیەکەن لەگەڵ خەڵکانی فارس لەگەڵ ئەکادیمیستەکان لە کۆماری ئیسلامی ئێران خەڵکانی بە ئاگا لەم دنیاە وا لە کۆماری ئیسلامی تێگەشتون کە دەوڵەتێکی قوڵە هەمیشە سیناریۆی ئامادەی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئەحداسیاتان ئەو ڕووداوانەی کە دێنە پێش بۆی چۆن تەعاملی لەگەڵا بکات. یعنی دەوڵەتێکی قوڵ بۆ هەز نەک ئێستا زیاتر لە 1000 ساڵ پێش ئێستا بەم هێرشانە بۆ ئەوان عقلی دەوڵەتی قوریانە بۆ مەسەرەن حەسەن سەباح لە قەڵای ئەلەموتەوە 1000 ساڵ پێش ئێستا دەوڵەتی لە جەزایر دروست کردو لە تونس لە میسر دەستیان لەو ناوچەکە وەرداوە وا خوڵقاون دەست لە دەرەوەی خۆیان وەردن کۆماری ئیسلامی ئێران. بەڵام ئێستا ئەمە نابینم، ئێستا ئەم دەوڵەتە قوڵە نابینم، ئەبینم کە بەڕاست و چەپام دەوڵەتەیان ئەم کۆماری ئیسلامیە پەلامار ئەدات و پێویستیشی بەوەیە کێشەکانی خۆی فڕێداتە دەرەوە. بەڵام لە کۆتاییدا هەر چۆنێک بێت ئەگەر ئەوان ئاشتیان بێوێ گەروان سەقامگیری ناوچەکەیان بێ لە ڕێگەی درۆن بارانکردن و لە ڕێگەی تۆپ بارانکردن و لە ڕێگەی ڕەشە دروستکردن بۆ سنوورەکانی دەرەوەی خۆیانە ئەمە نایەتە دی. یان دەتوانین بڵێنەوەی بە دیبلۆماسیەت بەدی دێ بە جەنگ بەدی نایەت. بێگومان ئێستا بینیمان لە 24 شوباتی ئەم ساڵەوە بە تریلیۆنەها دۆلار زیان بەر ئابووری جیهانی کەوت بەهۆی شەڕی ئۆکراینەوە لەبەرەوەی دیبلۆماسیەت نەیتوانی بەر بە جەنگ بگرێت. لە نهایەتی مەتافی شەهرە بێ دیبلۆماسیەت ئەم کارە چارەسەر بکات. بۆیە من قەناعەتم وایە ئەم کارانە دەبێت چ لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە زیاتر فشار بکرێت کە خۆشبەختانە ئەمڕۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نەچیروان بەرزانی سەردانی بەغدای کردووە لەسەر ئەم پرسا قسەی کردووە گەڵ دەسەڵاتدارانی بەغدا. بەڵام ئایا بەغدا توانێت سیادەی خۆی بپارێزیاننا ئەگەر ناتوانێ من کۆتایی قسەکەی خۆم بەمە ئێنم ئەوەی کە بێ ئێمە پارێزێ کورد لەم جۆپۆلیتیکە داخراوە پارێزێ تەنها هێزەکانی خۆرئاوان فەڕەنسایە بەریتانیایە ئەمریکایە کە هەموو جارێک
پێش خۆمان ئەوان بەدەنگ دێن لەسەر ئێمە بەڕاستیش بیڵێم یعنی لە ڕووی واقعی مێژووە ئێستا ئەمڕۆ مۆندیالە دوێنێژ مۆندیال دەستی پێ کردووە ئەمەی کە مۆندیال بە پارەی مەڕ ببوورە سانتیمێک لە بابەتەکە لە ئەدەم بە پارەی مەڕوو بزن و حشتر و خوڕمان ناکرێت بە پارەی نەوت و غازەکرێ ئێمەش ناوچەیەکین بەشێکین لەم حوزە استراتیژیە لە ڕووی نەوت و غازەوە لەسەر ئەرز شەڕی دژەتیرۆرمان کردووە بە نوێنەرایەتی هەموو جیهانیش نەبێ بە نوێنەرایەتی ناوچەکە ئێمە توانیمانە بەگژی تونتیژیا بچینەوە لەم مەلافانەیە ئێمە هاوبەش و شەراکەتمان هەیە لەگەڵ وڵاتانی خۆراوایە و فعلا لەگەڵ وڵاتانی خۆراوا نەبوونە لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئێستا نە 22 دەوڵەتی عەرەبی ئەبوو نە مۆندیالیش لە شەرق ئەوسەط و لە قەتەر ئەکرایە لەم ناوچەیەکرانە ئەمن و ئاسایشش بە جۆرێک لە جۆرەکان لەم ناوچەیە بوو ئێستا قەنەعاتم وایە ئێمە ئەگەر لەگەڵ حکوومەتی بەغداد ناگەینە سیغەیەک بۆ ئەوەی کە سیادەی خۆی بپارێزێ ناگەینە سیغەیەک لەبەرەوەی بەرگری ئاسمانی خۆی بەهێزتر بکات پێم وایە کرێ وڵاتانی خۆراوا ئەم هەرکە بەجێبێن عراق کە دەزانێت ناتوانێت سەرۆری خۆی بپارێزێەوە هێزێکی یەکگرتووی بەهێزی نیە لایەنە سیاسەکانیشی یەکگرتو نین بۆ بە وڵاتانی خۆرئاوا بە ئەمریکا بە وڵاتی دیکە ناڵێ بڵێ وەرە سەرۆری خاکەکەم بۆ پارێزە ئەزانی من زۆر بە کورتی وەڵامی ئەمەتە دەمەوە ئێمان لە عێراق و لە وڵاتانی ناوچەکە هەرتەنها فێربوون ژنیە و بە وڵاتانی خۆراوە و ئەمریکا بین کە وەکو داگیرکەرات و ئەم منتیقەی وێران کردووە فەیسەڵ قاسم لە کتێبەکەیدا ئەڵێ هەندێک خەڵگەن سواری شەمەنەفەرە بن پارەژ نایەن کە دابەزن جنێو بە شۆفێرەکە ئەدەن ئێمە وامان لاتوە ئەمریکا هاتووە لەم منتیقەیە نەوتی دۆزیوەتەوە بۆیان کردوونی بە دەوڵەت نەوتی بۆ دۆزیونەتەوە کۆمپانیایە ناون مەسفای بۆ داناون پارەکەشیان دۆلارەکەشیان هەیەتی ئاسایشەکەشیان نەپارێزێ بەڵام بینیتمان چەند ساڵێک پێش ئێستا پەرلەمانی عێراق کۆبووە بۆی هێزەکانی ئەمریکا و نوێنەرایەتی ئەمریکا لە عێراقا دەربکات ئەو گۆبەنگانەی دواتری لێکەوتەوە بۆیە یەکرێ هەرێمی کوردستان وەکو سوچە ئارامەکەی ئەگەر ڕۆژهاتی ناوەڕاستیش نەبێ وەکو سوچە ئارامەکەی عێراق بتوانێت بە ناوچەیەکی گرنگ چ لە ڕووی دیپلۆماسی چ ڕۆڵێکی ئابووری گرنگ بگێڕێ و چ داوا لە هێزە ناوچەیەەکە هێزە جیهانیەکان وەکو ناتۆ وەکو ئیدارەی ئەمریکا بکات سیادەی منتیقەیە بپارێزن عێراق ناتوانێتەوە بکات چونکە ئێمە بینیمان لە نهایەتی مەتافە حکوومەتی عێراقی پێک نەهات بە بێئیزن و ڕەزامەندی ئێران ئەم ڕۆژ لە کۆبوونەوەکەی پەرلەمانی عێراقا بە جۆرە لە جۆرەکان لایەنە شیع و سونەکان بێباکیێکیان نوان و بەرامبەر و تۆپ باران و درۆن بارانە ئێران بەڵێ هەرێمی کوردستان بەردەوام لە ئاستی نێودەوڵەتی بە ناوچەیەکی ئارام ناسراوە لەو شوێنەی کە تێکەوتە لەو هەڵکەوتە جوگرافیە هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن دەبێ هەندێک جار هەرێمی کوردستانی جۆڵەیەک بەخۆی باکە بڵێ وەکو چۆن سەرچاوی ئارامیم دەتوانم جۆڵەی تریشم هەبێت بەڕاستی جوڵەکردن لە هەرێمی کوردستانە ئێستا ڕەنگە کاتی نەبێ لەم بە پەیوەندی بە دوو شتەوە بە پێی اختصاسی کارکردنی ئەمەمان کردی بابەتێکیان پەیوەندی بە ئاسایشی وزەوە هەیە ئایا ئەم ئەتوانێت تاچەند ببێتەوەی ئەوەی کە ئاسایشی و ببێتە بەشێک لە بازاری ئابووری گیانیا خۆی بخاتە سەر نەخشەی مارکێتین بۆ کاڵاکەی خۆی بکات چکە سریلانکا لە باشووری ئاسیایە گەڵاچای هەیە لە باکووری ئەفریقا و ئەمریکا ڕێکلام مارکێتین بۆ گەڵاچایەکەیەکە ئێمە غازی سروشتیمانەیە ئێستا ئەمڕۆ کێڵگەی کۆرمۆر 500 ملیۆن پێسێجا غازی سروشتی بەرەمێناوە لە ڕووی کارەباوە لە ڕووی LPGەوە لە ڕووی زۆر شتەوە ئیداری ئەمریکا بە عەمەلی هاوکاری هەرێمی کوردستانی کردو ئەم ساڵ 250 ملیۆن دلاری فەندی فراوانتەرکردنی پلانتی کێڵگە غازەکانی هەرێمی کوردستانی کردووە بۆ هەرێمی کوردستان جوڵەی خۆی کردووە بینی تۆ لە ئیمارات ئێمە پەیوەندێکی بەهێزەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئیماراتە لە خەلیجی عەرەبی قەتەر بەمان شێوە بەریتانیات بینی ئەم ساڵ ئیدارەی ئەمریکا باربارا لیف دوو مانگ پێش ئێستا هاتە ئێرە پاڵپشتی ڕاستەوە خۆی بۆ کەرتی وزەی هەرێمی کوردستان لە چوارچێی بڕیارەکانی دادگای فێدراڵ یان ڕاگەیان ئەوەی کە ماوە تۆ هەرێمی کوردستان یەک بڕیار و یەک دەست بتوان ئەنجومەنێکی سیاسی دروست بکەن بۆی ڕوبەڕووی ئەم مەترسیانە بنەوە کە لە سێ لاوە مەترسی دروست بوونەوەی تیرۆر وەکو داعش باسم کرد دەستدرێژەکانی تورکیا و ئێران بامان شێوە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بنەوە لەسەر ئاسایشی بەڵێمانی هەرێمی کوردستان هەیە بەڵێ بەهرۆز جعفەر سەرۆکی پەیمانگای مێدیترێنیان بۆ توێژینەوە لە ئەستۆدیۆمیاندا بوویت سوپاس بۆ ئامادەبوون و شرۆفەکانتان بەخێراتن سوپاس